بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان و دەرچوون لەو بارە سەختە ئابووریەی تێکەوتون هاوشێوەی بەشێک لە دوکان و بازاڕەکانی شاری هەولێر خاوەن دوکان و کاسبکارانی بازنەی سیمەتری و سەیداوە گردبوونەوەیشان ئەنجامدا و داوایان کرد لە ئیداری پارێزگای هەولێر ڕێگەیان پێ بدەن دوکانەکانیان بکەنەوە. ئێمە وەک دوکانداران و کاسبکارانی بازنەی سیمەتری داوا لە پارێزگاری هەولێر و لیزنەی ڕوبەڕوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کەوا ڕێمان پێ بدەن یعنی دوکانەکان بکەینەوە و چی یعنی زیاتر نەخایەنێ و لەوە زیاتر بەڕاستی خەڵکە تەحملی نەماوە. وەڵڵا ژیانمان ناخۆشەوە 45 ڕۆژ ئەمە لە ژۆرێک کراینە دەما داوا دەکەین ئەو دوکانانمان لۆ بکەنەوە بچینەوە سە کاسبی خۆمان و بەشێک لە کاسبکار و خاوەن دوکانەکانی بازنەی سیمەتری بە دیار دوکانە قفڵ دراوەکانیان وەستاون و دەڵێن گەر حکومەت ڕێگەمان پێ بدا ئێمەش پابەندی ڕێنماییەکان دەبین. هەموو کاسبکار هەموو ساعبی کرێ و وەزعینا لەبارە مەوادی مۆسیمە هەیە بە تایبەتی ئەوە مەوادەکان نافرۆشێن و حەز دەکەین ئەو ڕۆکە خاستن لەو ڕۆژەی سوتفەیە کە وەختەکەی وەختیتی ئەو ڕۆ کەس بێنێ نەکرێتەوە ئەو دوکانانە ئەمە گوتنی ئەو مەوادان هەموو خەسار دەبی. هەموو شوێنێک ڕێی پێدرایە بەس بناو بازار نەبی بازنەی سیمەتری بەڕاستی خەڵک هەمووی زەرمەند بووە هەمووی مەوادی ئەکسپایر بووە هەمووی تووشی کێشە بووە هەمووی کرێ لەسەرا هەموو وەزعی زۆر خراپە لە هەموو لایەکی وەزعی مادی هەموو عایلەی لەسەرا. دوای دەرکردنی ڕێنماییەکان و ئاساییکردنەوەی دۆخەکە و تێپەڕاندنی چەند ڕۆژێک لە پابەندبوونیان بە ڕێنمایە تەندروستیەکان و خۆپارێزیان لە تووشنەبوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا چەند ڕۆژێکە خاوەن دوکان و بازاڕەکانی شاری هەولێر دەستیان بە گردبوونەوە کردووە بۆ کردنەوەی دوکانەکانیان و چوونە سەرکاریان. لە بەرامبەریشدا ئیدارەی شارەکە بەهۆی پاراستنی تەندروستی و بڵاو نەبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا ڕێگەیان پێنادەن بازاڕ و دوکانەکانیان بکەنەوە. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.